کۆبوونەوەی زۆر باش بوو لە بۆ یەخستنەوەی ماڵی ڕێچیتی لە بۆ یەخستنەوەی ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کۆبوونەتوانم بڵێم لە پاشەوەی کە مامزار کەوتێت تا ئێستا کۆبوونەوە باشمان نەکردیە سەرکردایەتیان بە ڕوحی مەسئولیەتەوە تەسەڕوفیان دەکرد هەموو برادرانی مەکتەبی سیاسی شەمان کە شت وەزای هیوادارم ئینشاءالله بەرەین باشی بیت بۆ کوردستان بۆ چاکردنی وەزی ژیانی خەڵکی کوردستان خەرجی تاریخەکە بەڕاستی شتێکی باش بوو خەڵک هەموو تێکردیەوە لەگەلایەنەکان قسە دەکەن ئەو وزای عێراق هاتەیە بعد قسەمانە کرد بۆ مەسەلەی كركوب مثلا واحد يروي أنا مثلا أو تعشدات في المرجعية لقى مثلا كرينوي فلاحين يعني وزوي فلاحين هي 6 سال باركان بقولوا مثلا درمان دامان درمان ما بدنا لو خصانا كان أنا دالك واحد دايبي ذلك فلاحين باري أو مثلا خلق معاش كان أنا ويك باش خطة كيني ويدجرناه کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی گرنگیەکەی لەوەیدا بوو کە ئێمە ئەو نەخشە ڕێگایە کە وچە نەزەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت بۆ ئەوەی کە دەستی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بکاتەوە لە هەمبەر هەموو ئەو بابەتە نێوخۆیی و ئەو بابەتانەی کە پەیوەندیدارن بە دۆخی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق و ناوچەکەش کاری لەسەر بکرێ و ئەمە ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە نەخشە ڕێگاکە لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتیەوە پەسەند کراوە ئێمە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەو کێشە ناوخۆیانەی کە دروست بوو ئەوە چەندین سێم جارە کە دادەنیشین بەیەکەوە کۆ دەبینەوە چەندین کۆبوونەوەی مەکتەبی سیاسی ئەنجام درراوە لەبەرەوە بۆ ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی واضح ڕوونە کە ئەنجومەنی سەرکردایەتیەکەی هەمووی بە یەکدەنگ کۆ دەبێتەوە و لەگەڵ یەکتریدا تاوتوێی ئەو نەخشە ڕێگا و ئەو بۆچوونانە دەکا کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت بۆ ئایندە کاری لەسەر بکە بۆیە من دڵنیام کە هەم ئەم کۆبوونەوانە بەردەوام دەبێ و هەمووشمان لە بەرژەوەندی گشتی حیزبەکەمان و بە تەئکیدیش لەسەروی بەرژەوەندی حیزبەکەمان بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان پێویستە یەکێتی لەسەر پێیەکانی خۆی بە گەورەی